گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی گیانبەخکردنی ڕەزا لوتفی لە شاری دێولان، دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری سنە لە سەقز، ناڕەزایەتی برای بابەک شەهبازی دژ بە تاوانبارانی لە سێدارەدرانی براکەی، لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیم و گەیشتنی 534 پەنابەر بە دوورگەی لامپدوسای ئیتالیا تەنیا لە یەک ڕۆژدا. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی گیانبەخکردنی ڕەزا لوتفی لە شاری دێولان ڕۆژی پێنجشەممە 27 خەرمانان بنەماڵەی ڕەزا لوتفی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینە لە سێهەمین ساڵیادی گیانبەخکردنی ئەو هاوڵاتیەدا ڕێوڕسمیان لەسەر گڵکۆکەی بەڕێوە برد. بنەماڵەی ئەو گیانبەخکردووە هاوکات لەگەڵ بەشداری کۆمەڵێکی دیکە لە چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادی خواست بە بەرپاکردنی ئەو مەراسمە ڕێزیان لە یادی ئازیزی ڕەزا لوتفی و هەموو گیانبەخکردوانی ڕێگای ئازادی گرت و پەیمانیان لەگەڵ نوێکردنەوە. ئەو هاوڵاتیە بە تەنیا 3 ڕۆژ پاش دەستپێکردنی شۆڕشی ژنجیان ئازادی بە دەستڕێژی گولەی هێزی سەرکوتگەرەکانی ڕژیم گیانی بەخت کرد و بنەماڵەی ئەو گیانبەخکردووە پاشان لەلایەن هێزەکانی ئیدارە ئیطلاعاتی شاری دێولانەوە گوشارێکی زۆر خراوەتە سەریان. ڕێزگرتن لە یادی حەمید حسەین نژاد حەیدەرانلو لەلایەن بنەماڵەکەیەوە ڕۆژی چوارشەممە 26 خەرمانان بنەماڵەی حەمید حسەین نژاد حەیدەرانلو لە 40مین ساڵی لەدایکبوونی ئەو گیانبەخکردووەدا بە بەرپاکردنی مەراسمێک یادی ئەو ئازیزەیان بەرزڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون بنەماڵەی ئەو گیانبەخکردووە بە بەرپاکردنی مەراسمێک بە مەبەستی بەرزڕاگرتنی ساڵیادی لەدایکبوونی باوکیان ڕێزیان لە یادی ئەو هاوڵاتیە گرت. ناوبراو ڕێکەوتی 26 خاکە لێوەی 1402 هەتاوی دەست بەسەر و پاش چەند مانگ ئەشکەنجە و ئازار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ڕێکەوتی 29 خاکە لێوەی ئەمساڵ بە شێوازێکی نهێنی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە درا. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری سنە لە سەقز ڕۆژی سێشەممە 25 خەرمانان هاوڵاتیکی خەڵکی شاری سنە بە ناوی محەممەد نیما ئەحمەدی کاتێ سەردانی لە گۆڕستانی ئایچی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. ئەم هاوڵاتیە تەمەن 24 ساڵە لەبەر دەرگای چوونە ژوورەوەی بۆ گۆڕستانی ئایچی لەلایەن هێزەکانی ئیدارە ئیطلاعاتی ئەو شارەوە بە توندوتیژی و لێدان لە هۆشچووە و پاشان دەست بەسەر کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگررتنی ڕۆڵەکەیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەم هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. راپۆرتی هاوڵاتیەک لەسەر کانگای زێڕی قوڵقوڵەی سەقز بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون ڕژیمی کۆماری ئیسلامی پاش ناڕزایەتی خەڵک لە ئاست چالاکیەکانی کانگای زێڕی قوڵقوڵەی سەقز ژمارەیەکی زۆر کەرەستەی بۆ ئەو ناوچەیە ڕەوانە کردووە. بەپێی ئەو وێنانە بەرپرسانی پەیوەندیداری ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دروستکردنی جادە و هەروەها لە ناوبردنی سروشت و ژینگەی ئەو ناوچەیە ژمارەیەکی زۆر کەرەستەیان ڕەوانەی ئەو ناوچەیە کردووە. بەڵام ڕوبەڕووی ناڕزایەتی خەڵک بوونەتەوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیەکانی ئەو کانگایە نەک تەنیا زیانێکی زۆر بەر سروشت و سەرچاوە ئاویەکانی ناوچەکە کەوتووە بەڵکو ژیانی خەڵکی ئەو ناوچانە بەڵکو ژیانی خەڵکی ئەو ناوچانەی دەوروبەری ئەو کانگایش تێک دراوە و بەرپرسانی وڵامدەرەوەی خەڵکی ناڕازی نین. ناڕزایەتی برای بابەک شەهبازی دژ بە تاوانبارانی لە سێدارەدرانی براکەی بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون برای بابەک شەهبازی هاوڵاتی لە سێدارە دراو بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژ بە دەسەڵاتدارانی ڕژیم ڕاوەستاوە. برای ئەو گیانبەخکردووە لە ڤیدۆکەدا ئاماژە بەوە دەکات کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە ترساندنی خەڵک لە سێدارەدانی بەندکراوانی بێتاوان
دەست بەسەرکردنی چالاکان و هەروەها سەپاندنی حکمی زیندانی درێژە ماوە بەسەر ناڕزایەتیاندا ناتوانێت دەنگی خەڵکی ئازادیخواز کەم بکات. هەروەها جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە خەڵکی ئازادیخوازی ئێران بە لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی و عەقیدەتی ناترسن و دەستە داخوازیەکانیان ناکێشنەوە. داخوازی هەشتا چالاکوان لە حسێن ڕەونەقی بۆ کۆتایی هێنان بە مانگرتنەکەی. ڕۆژی ڕابردوو هەشتا چالاکی مەدەنی، فەرهەنگی و سیاسی لە نامەیەکدا داخوازیان لە حسێن ڕەونەقی بەندکراوی سیاسی کرد کە کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت. ئەو بەندکراوە سیاسیە ڕێکەوتی 12 خەرمانانی ئەمساڵ دژ بە سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی مانی لە خواردن کرد و ڕێکەوتی 15 خەرمانان بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن لەقی 23 دادگای انقلابی ڕژیمەوە حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. سەپاندنی سەرجەم 39 ساڵ زیندان بەسەر 6 بەندکراوی ژنی بەهایی. بەپێی راپۆرتەکان 6 ژنی بەهایی لە شاری هەمەدان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم حکمی 39 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی کۆمەڵگای بەهاییەکان ئەم 6 ژنە بەناوەکانی زەڕین دوخت ئەحەدزادە، فەریدە ئەیوبی، نورا ئەیوبی، نودا موحیبی، ژاڵ ڕەزایی و عاتفە زاهێدی بە تۆمەتی ئەندامەتی لە کۆمەڵگا بەهاییەکان و تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن دادگای انقلابی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئەو حکومەیان بەسەردا سەپێنراوە. ناڕەونی چارەنووسی ئەبولفەرز ڕەنجبەری لە زیندانی تەورێز. ئەبولفەرز ڕەنجبەری پارێزەری دادگستەری و نووسەری خەڵکی شاری تەورێز سەرەڕای زیاتر لە 4 مانگ دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو بەندکراوە پاش 2 مانگ ئەشکەنجە و ئازاری لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ئەو شارەوە ڕەوانەی بەندیخانەی تەورێز کراوە و ئێستا لە ژووری ڕقم 5 تاکە کەسی ئەو زیندانەدا ڕائەگیردرێت. شایانی باسە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی ناوبراو بەهۆی ئەشکەنجەکانی ناوەندە ئەمنیەکانەوە لە مافی دەستڕاگەیشتن بە تەنانەت سەرەتاییترین دەرمانەکانیش بێبەش کراوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی و بەندکراوێکی دیکەی شارومەندی ئەفغانستان بە تۆمەتەکانی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قەزل حەساری کەرەج و مەشهەد لە سێدارە دران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێکی شارومەندی ئەفغانستان کە هێشتا ناسناوی بە دەستمان نەگەیشتووە و هەروەها زیندانێکی دیکە بە ناوی ئومید حەسەنزادە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی قەزل حەساری کەرەج لە سێدارە دران. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی سەجاد موهاجر بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی مەشهەد ئیعدام کراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە گەیشتنی 534 پەنابەر بە دوورگەی لامبودۆسای ئیتالیا تەنیا لە 1 ڕۆژدا. ڕۆژی پێنجشەمبە 27 خەرمانان خاچی سووری ئیتالیا ڕایگەیان کە ڕۆژی چوارشەممە 26 خەرمانان 534 پەنابەری خەڵکی وڵاتانی جیاواز گەیشتون بە دوورگەی لامبودۆسای ئەو وڵاتە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوو بەهۆی نەقمبوونی بەلەمی هەڵگری پەنابەرانی وڵاتی سوودان لە کەناراوەکانی ڕۆژهەڵاتی لیبی بەلانی کەم 50 کەس گیانیان لەدەستاوە و بە تەنیا 24 کەس ڕزگار کرا. ئەو ڕێکخراوە مرۆیە جەختی لەسەر ئەوە کردووە کە بە مەبەستی ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی کارەساتێکی وەها پێویستە ڕێکخراوەی نێودەوڵەتیەکان دەستێوەردانی ئەو دۆخە بکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.